لەگەڵ ڕاگەاندنی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێم کارەبای نیشتیمانی کەم کرایەوە. ئەوەش نیگەرانی لای هاوڵاتیان دروست کرد. سەرڕایکەمی کارەبای نیشتیمانیش خاوەنی مۆلیدە ئەهلیەکان کارەبایان بەسەر هاوڵاتیاندا دابەش نەدەکرد. کەمی کارەبا بەردەوام دەبێت یان چارەسەرەکرێت. وەزارەتی کارەبای هەرێم پلانی چییە بۆ ئەوەی کارەبای نیشتیمانی زیاد بکات؟ ئایا کێشەی کارەبا لە پارێزگایەکۆ بۆ پارێزگایەکی تر جیاوازە؟ بەڕێزان سڵاوتان لەبێت ئەسەلاحەدین بابەکر وەزیری کارەبای هەرێم میوانی NRTە. ئێوەش دەتوانن لە پیجی NRT و لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک پرسیارەکانتان ئاراستەی میوانی بەرنامە بکەن. بەڕێز دکتۆر سەلاحەدین بابەکر وەزیری کارەبای هەرێم سڵاو دەبێت و ئەم کاتتان باش. سڵاو لە خۆشتان بێت لە بینەران و لە جەنابیشت خونچەخان. زۆر سپاس. سەرەتا با بۆ پرسیارە دەست پێ بکەین بۆچی کارەبای نیشتیمانی ئەوەندە کەم بۆتەوە؟ بەڵێ بسم الله الرحمن الرحیم. ئەوە پرسیارێکی لە جێی خۆیەتی هیوادارم بەڕێستان ماوەمان بدەنێت تاوەکو ڕوونکردنەوەی پێویست بۆ هاوڵاتیانی خۆشەویست بدەین. چەند هۆکارێک هەیە بۆ کەمبوونەوەی کارەبا. پێش ئەوە کە من بچمە سەر هۆکارەکان ئەوەیە کە ئێمە بەراوردێک بکەین لە نێوان ئاستی بەرهەمێنانی کارەبا لە نێوان ساڵی پار و ئەم ساڵ. بڕیار بووە ئاستی بەرهەمهێنانی کارەبا بەرزترین پێویستی کارەبا بۆ ساڵی 2014 4332 مێگا بووە. بەڵام من ئەم سعات 5 ئەمڕۆ 98 ئاخیر راپۆرتم لە کۆنتترۆلی ناوەندی پێگەیشتووە کە بەرهەمهێنان لە 9 وێستگەی بەرهەمهێنان کە حوتیان ئەهلین ینی قیتاعی خاصە و دووشیان حکومین کە دەربەندی خان و دوکانە. 2763 مێگاوات ئەم سعات 5 بەرهەمهێنان هەبووە. نەقص چەند بووە؟ 710 مێگاوات نەقص هەبووە. ئەمەش واتە 6 سعات کەمتر کارەبا ئەتوانی دابین بکەی بۆ هاوڵاتیان. بۆچی ئەمە بووە؟ تەبەن پار پێویست بووە لە 2013 بڕی بەرزترین پێداویستی کارەبا بۆ 2013 بریتی بووە لە 3868 مێگاوات کە ئەبوو لە کۆتایی 2013 3868 مێگاوات کارەبا بەرهەم هێنرا بێت. بەڵام ئەمڕۆ ئەوەی کە لە بەردەستی کابینەی ئێستایە بۆ ئەوەی کە دابەشی بکا بەسەر هاوڵاتیانی خۆشەویست و ئەو 1,200,000 هاوبەشە بریتە لە 2763 مێگاوات کە 710 مێگاوات کەمی هەیە. ئەمەش بەڕاستی ئەگەر ئەدیسۆنیش بهێنی بیکەیتە وەزیری کارەبا لەوە زیاتر ناکرێت کە ئێمە و ئەو تیمەی کە لەگەڵ ئێمە ئەنجامی ئەدەن بۆ ئەوەی کارەبا دابین بکەین. چونکە لە ڕاستیدا ئەمڕۆ ئێمە بڕیار بدەین وێزگەیەکی بەرهەمهێنان دابنین بودجەی پێویستی هەبێت 2 ساڵی پێشێت تا ئەم وێزگەیە تەواو دەبێت. بۆیە ئەمە وەکو ڕوونکردنەوە بیدەم خواز لەسەر کارەبا زیاد بووە. یعنی خواز ستاندەرەکەی ساڵێک بۆ ساڵی داهاتوو 104 بەڵام خواز لە هەرێمی کوردستان 16.2 زیادی کردووە. واتە داواکاری لەسەر بەکارهێنانی کارەبا 4 ئەوەندەی ستاندەری نێودەوڵەتی زیادی کردووە. هەموو ئەوانەوەی کردووە بەم بڕە کارەبایی کە لە بەردەسمانە کە ئەیدەین بە هاوڵاتیان بەشی 20 سعات تا 21 سعات بکا کە وەکو بەرنامەمان بۆ دانابوو بۆ مانگی 8. بەڵام بە حکمی ئەوەی کە بە سەدان هەزار ئاوارە ڕووی کردە هەرێمی کوردستان ئەم ئاوارانەش پێویست بوو لەسەر ئێمە وەکو هاوکاریەک کارەبایان بۆ دابین بکەین. ئەوە ژوای کرد کە بەشێک لەو کارەبایی کە دانرابوو بترێتە هاوڵاتیانی خۆشەویست ئەدرێ بەو ئاوارانە کە بە ئەرچێکی خۆمانی دەزانین. ئەمە هەموو لەگەڵ ئەوەی کە دابەزینی ئاستی ئاوی دەربەندی خان و دووکا ئەمساڵ دابەزیوە بە بەراورد لەگەڵ پارت پلەی گەرما کە چاوەڕوانمانە کرد ئەم مانگی هەشتە دابەزیێ بەڵام دانەبەزی چونکە ئەمەش کاریگەری هەبوو لەسەر بەرهەمهێنانی کارەبا لە پلەی بەرزی کارەبا وەحدەکانی بەرهەمهێنانی کارەبا هەر یەکەیان نزیکەی 25 تا 30 مێگا دابەزیێ بەمەش نزیکەی 700 مێگا لە بەرهەمهێناندا ئەبەزیێ. ئەمانە و چەند هۆکارێکی کە بوونە هەوەی ئەوەی کە کارەبا کەم بێت و نتوانین ئێمە بە شێوەیەکی بەردەوام کارەبا بدەین بە هاوڵاتیانی خۆشەویست. بەڵێ دکتۆر کەواتە ئێستا بە کۆی گشتی لە 24 کاتژمێرەکەیە بڵێ فەرموو.
ئەوەش بوترێ کە بەڕاستی ئەم وحداتی یەکەکانی بەرهەمهێنانی کارەبا بە حکمی ئەوەی کە فشاری زۆریان لەسرە ئێمە شەو ڕۆژ ئیشیان پێەکەین بۆەوەی بەرهەمهێنانی کارەبا بەردەوام بێ ئەمە ژوای کردووە کەم ڕۆژ هەیە کە وحدەیەک دوو وحدە خەلەلی بۆ دروست نەبێت و لە شەبەکە دەربچێ هەر بۆ نمونە ئێمە لە حوتی هەش تا دوانزەی هەش حەو وحدەی غازیمان بەهۆی ئەوەی کە کۆمپانیای دانا غاز کە ئەم بەرپرسە لەوەی کە غاز دابین بکە بۆ وحدە غازیەکانی بەرهەمهێنانی کارەبا خەلەلی تێکەوت ئەمە ژوای کرد کە 600 مێگا کارەبا لەم 5 ڕۆژەیە کەم بێتەوە ئەنجا هێندێک وحدە کە پێویستی بەسییانە هەیە ئێمە ینی وحدەمان هەیە کە 36,000 سعات ئیشی کرد ئەبێ سیانەیەکی تەواوی بۆ بکرێ بەڵام زیاد لەسەر 40 سعات ئیشی کردووە ئێمە هەر فشارەکەین کە تاوەکو ئیش بکەن وحدەیەک لە کار کەوتووە کە ئێمە حتا تەنانەت بە تایرەی خاص ئەنێدرێ بۆ خارج تا چاک بکرێتەوە ئێمە بیخینەوە ئیش هەموو هەوڵەکانمان بۆ ئەوەیە کە ئێمە ئەم وێزگە بەرهەمهێنانە دکتۆر لەگەڵ هەموو ئەو هەوڵانە و ئەو هۆکارانی کە بەڕێستان باستان کرد لە کۆی گشتی 24 کاتژمێرەکەیە ئێستا وەزارەتی کارەبا ئەتوانێت چەند کاتژمێر کارەبا بداتە هاوڵاتیان ئێمە بەرنامەمان بۆ مانجی هەشدا بوو کە بتوانین 20 بۆ 21 کاتژمێر کارەبا بدەین دامان نابوو تا 15 20 کاتژمێر بدەین لە 15 کە پێشببینی ئەکرا پلەی گەرمادا بەزێت ئەوەش دەبوو هۆی ئەوەی کە وێزگەکانی بەرهەمهێنا کارەبای زیاتر بدەین خواست لەسەر کارەباش کەم ببێتەوە 22 سعات بدەین ینی بە تێکڕایی مانجی 21 سعات کارەبا بدەین بەڵام بە حکمی ئەوەی کەوتم بە سەدان هزار ئاوارە هاتنە هەرێمی کوردستان ئەوانیش کارەبایان هەبوو بۆیان دابین بکەین ئێمە نەمانتوانی ئەم ڕێژە کاتژمێرە کارەبا بدەین بەڵام ئێستاش دەتوانم بە تێگرا لە هەرێمی کوردستانە بڵێم نزیکەی 20 سعات کاتژمێر 20 سعات کارەبای نیشتیمانی بۆ هاوڵاتیان دابین نەکرێت 4 سعاتەکەی تریش پێویستە مۆلیداتی ئەهلی کارەبا بدەن بە هاوڵاتیان دکتۆر بەڕێستان ئاماژەتان بۆیە لەبەری کە ئێستا پلەی گەرما بەرز بۆتەوە وەرزی هاوینە و خواست زیادی کردووە بەڵام ینی پێویستە ئەوەش بەبیر هاوڵاتیان بهێنرێتەوە ینی هاوڵاتی گوناحی نییە کە پلەی گەرما بەرزە و پێویستی بە ئامێری فێنکەرەوە هەیە و ینی تەنها لەوچی ئەوەندەی ئەم سێ مانگە کارەبا پێویست بێ کە لە ئێستا وەزارەتی کارەبا ناتوانێت بە تەواوەتی بیدا بە هاوڵاتیان ئەوەندە لە کاتی زستان و پاییز و بەهارە پێویستی نەبێت ینی لەبەر ئەوەی کە پلەی گەرما بەرز بۆتەوە ئیتر ئەبێ ئەم مبەڕێرە بەدەست وەزارەتی کارەبا و بێ بۆیە ناتوانێت بە تەواوەتی کارەبا بە هاوڵاتیان یان ئێوە ینی استراتیژێکی کەتان هەیە پلانتان هەیە وەکو کابینەی هەشت وەزارەتی کارەبا هیچ نەبێت لە ساڵانی ڕابردوو جیاوازتر بن ئەم قسەی جەنابەت تەواوە هاوڵاتی کارەبای لە ئێمە ئەوێ لە هەر چوار وەرزەکان ئێمە دوو مانگی هاوین و دوو مانگی جستانیش کە خواست لەسەر کارەبا لە هەموو کات زیاترە ئەگەینە پیگلۆت لەو کاتەدا پێویستە ئێمە کارەبا بۆ هاوڵاتیان دابین بکەین بەڵام وەکو گوتم یعنی ئەبوو وێزگەکانی بەرهەمهێنان لە 2013 تەواو کرابانایە و ئامادە کرابانایە تاوەکو ئێمە لە 2014 ئەو خواستی کارەبایی پێشببینی کراوە بتوانین دابینی بکەین بۆ خەڵک بەڵام بەداخەوە وەکو من ئاماژەم پێدا 3868 مێگاوات بەڵام دکتۆر مادەم دکتۆر ئەگەر گوێت لەو پرسیارم ڕێکەواتە کە تۆ ئەڵەی ئەبوو لە کۆتایی 2013 دروست بکرایە بۆی لە 2014 کاری پێ بکرایە ئێوە بۆ لە ئێستاوە دەست پێ ناکەن بۆی ساڵی داهاتوو کە وەزارەتەکار بەدەست بەڕێستانەوەیە ئێوە هیچ نەبێت لە ساڵی داهاتووە کاری لەسەر بکەن ینی بەوەندە کار ئەڕوا بەڕێگەوە هەر بڵێن دەبوو 2013 دروست بکرایە نەخێر ئەوە قسێکی تەواو بەجێیە ئەبێ ئێمە لە ئێستاوە کار بکەین بۆ ئەوەی ماوە لە 2014 و بۆ 2015 و ئێمە ئێستا بەرنامەمان هەیە ئەم گرفتە چارەسەر بکەین طبعاً ئەویش هۆکاری خۆی هەیە کە ئەم وێزگانە تەواو نەبووە ئێمە هۆکارەکانی ئەزانین کە بەڵام ئێستا بوار نییە کە بچینە ئەو تەفاسیلە ئێمە لە بەرنامەمان هەیە ئەو وێزگانەی کە ئێستا لە کۆتایی تەواو بوونان وەکو چارەسەرێک ئێمە پەلە ئەەکەین لە تەواوکردنیان کە بریتین لە وێزگەی خوورمەڵە بریتین لە کۆمباین سایکلی کۆمپانیای ماز و بریتە لە 51 مێگای تاسلوجە هەموو ئەوانە ئێمە بەرنامەمان بۆ داناوە لە ماوەی دوومانجی داهاتوودا بتوانین بیان خەینە ئیش و ئێستا لە قۆناغی تێستی کۆتایین بەو مەرجەی کە ئێمە بتوانین لە ڕێی وەزارەتی سامانە سروشتیەکانەوە سوتەمەنی پێویست بۆ ئەم وێزگانە دابین بکەین
و وەزارەتی دارایی پارەی ئەم سوتەمەنیە بدات وەختێک کە بوجە هات ئێمە ئەم سێوێزگەیە ئەخەینە ئیش بەمەش ئەتوانین چەند سەد مێگایەک کارەبا زیاد بکەین بۆ تۆڕی نیشتیمانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی چارەسەری کەمی کارەبای پێ بکەین. ئەوە لە بەرنامەمان هەیە ئێمە شەو ڕۆژ خۆم و ئەو تیمەی کە بەیەکەوە لە وەزارەت کارەکەین خەریکی ئەو هەوڵانەین تاوەکو بتوانین چارەسەری ئەوەی کە ئێستا هاوڵاتیان زۆر پرسیار ئاراستی وەزارەتەکەی بەڕێستانەکەن و کە مشتومڕ و قسەی لێکەوتۆ ئەوەیە کە یەکەمینیان کە کاتی بڕانی کارەبا کاتی نییە و هەروەها ئەو کارەبایە کە ئەبڕێت ینی هەندێک جار هەیە کە لە ناو خۆمانە باز لەواکرێکە وەکو ترافگلایتی لێ هاتووە ینی ئەوە نییە کە تەنها 4 ساعاتێک ببڕێ وەکوی کە هاوڵاتێکی زۆر ئێستا پەیوەندی بە کەناڵەکە ئێمەوە کردو کە خوازیار بوون لەوەی کە گویان لە وەزیری کارەبا بێت لەبەرەوەی کە هۆکارەکان ڕوونەکاتەوە بۆ کارەباکە میکرۆ بەڵام لە حاڵی حازریشە ژمارێکی زۆر لە هاوڵاتیان لە ئێستاە کارەبانیە هەتا بتوانن گوێبیستی وەزیرەکەیان بنکە هۆکارەکانیان بۆ ڕوونەکاتەوە ینی نەکاتی هەیە و هەروە بڕانەکانیشی 5 دقه 10 دقه ینی ئەمە بۆتە جۆرێک لە بێزارکردنی هاوڵاتیان ئێوە ئەتوانن ئەمە هیچ نەبێت چارەسەر بکەن ینی سنوورێکی بۆ دابنێن. بەڵێ ئێمە هەست بەو بێزاربوونەی هاوڵاتیانەکەین چونکە خۆشم وەکو هاوڵاتیەک لە ماڵی منیش کارەبا 4-5 ساعات هەبڕێت و کارەبای وەلیدەی گەڕەکمان هەیە ئێمەش هەست بەو نیگەرانی و بێزاربوونەی خەڵک ئەەکەین و ئەوەشی کە بەرنامەی ئێمە بوو بۆ مانگی هەشت وەکو باسمان کرد لە پێشەوە بەڵام دیارە لە هێندێک شوێن بەهۆی ئەوەی کە خەلەل ڕوو ئەدا هێندێک مەحاویلە ئەسووتێت هێندێک خەلەلی کارەبایی ڕوئەدات ئەم شوێنانە جاری وا هەیە کارەباکە زیاد لەوەی کە پێویستە ئەبڕێت یعنی ئەبێتە 5 ساعات 6 ساعات بەڵام لەگەڵ ئەوەشە هەوڵ ئەدرێت بۆ ڕۆژی داهاتوو ئەمە تعویز بکرێتەوە بۆ هاوڵاتیان ئەمەی کە زوو ئەکوژێتەوە و ئەڵێن بۆتە ترافگلایت ئەمە پەیوەندی هەیە بە سیستمی ئەندەر فریکوێنسی کە ئەوە دانراوە لەسەر تۆڕی نیشتیمانی هەرێمی کوردستان هەر وش کاتێک لۆدێکی زۆر لەسەر کارەبا هەبوو ئۆتۆماتیکیەن ئەو فیدەرە ئەکوژێتەوە و تا فترەیەک دوای ئەوە دا ئەگرسێتەوە ئەوە سیستمێکە دانراوە بۆ پاراستنی تۆڕی نیشتیمانی هەرێمی کوردستان لە شەتداونی گشتی بۆ ئەوەی هەموو کارەبا نەکوژێتەوە وەختی ئەمە ڕوویدا ئەو شوێنانەی کە ئەڵێن بۆتە ترافگلایت و زوو ئەکوژێتەوە ئەوە لەژێر سیستمی ئەندەر فریکوێنسیە وەکو ئەوە وایە کە هاوڵاتیەک 4 ئەمپێر کارەبای ڕاکێشا بێت لە مۆلیدەی گەڕەکەکەی بەڵام بێوێت 6 ئەمپێر بەکاربێنێت ئەو کاتە سێرکتەکەی کە هەیەی فڕێ ئەدات ئەنجا ئەبێ بچێ دایگرسێنێتەوە ئەگەر جارێتتر 6 ئەمپێر بەکاربێنێت هەر فڕێ ئەدان چارەسەر ئەوەیە هەندێک شت لە ماڵی بکوژێنێتەوە بای 4 ئەمپێر کە هاوبەشی کردووە و کارەبای لە مۆلیدەکە کڕیوە بای ئەوەنە ئیشی پێ بکە ئەوەنە سێرکتەکەی فڕێ نادات ئەمە بە زمانێکی سادە بۆ هاوڵاتیان ئێمە هەوڵیشمانداوە لە هەوڵی بەردەوامین ئەو سیستمی ئەندەر فریکوێنسیە چارەسەر بکەین بەڵام بمانەوێت بە یەکجاری ئەو سیستمە لابین ئەوە مەترسی دروستەکە لەسەر تۆڕی کارەبای هەرێمی کوردستان چونکە ئەو کاتە ئێمە لە جیاتی ئەوەی کە ئەو فیدەرانەی کەلۆدی زۆری لەسەرە و ئەکوژێتەوە هەموو کارەبای هەرێمی کوردستان شەتداون ئەبێت یان پارێزگایەک شەتداون ئەبێ ئەوەش مەترسیێکی گەورەیە ئەمەی کە کراوە بۆ پاراستنی تۆڕی کارەبای نیشتیمانیە لەگەڵ ئەوەشە هەوڵ دەین ئەمانە چارەسەر بکەین و هەر شوێنێک کە ئەندەر فریکوێنسی زۆر بوو زیاد لە 25 جار 30 جار دووبارە بۆەوە هەوڵە دێن بخرێتە شوێنێکی تر بۆی بە یەکسانی کوژانەوەکان دابشکەین لەسەر هاوڵاتیان لەگەڵ ئەوەی کە ژمارەیەکی زۆر پرسیارت بۆ هاتووە طبعاً بە سپاسەوە ئەگەر بکرێت وەڵامەکان کورد بن بۆی کە زۆرترین بەشدار بۆ ئەوانی کە پرسیاریان ئاراستە کردویت بتوانین بۆ بەڕێستانی بخوێنینەوە ئەبین ئەحمەد دەڵێ بەنیازن ئەو فەرمانبەرەکاتیانی کە لە دایری کارەبا دەوامەکەن بیان کەن بە ڕسمی ئەوە پەیوەندی هەیە بە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە وەزارەتی ئێمە و سەرجەم وەزارەتەکانی تر هەیە هەر کاتی ڕێنمایی و یاساک دەرچوو کە ئەم ئەوانەی بەگرێبەست دامەزراون بکرێنە هەمیشەیی بێگومان ئێمەش جێبەجێی ئەەکەین. بەڵێ بەشداربووکی کەمان ئەڵێت تەنها یەک پرسیار بۆ ئێستا ساڵی 2014 بەڵام تا ئێستا هەرێمی کوردستان نەیتوانیوە 24 کاتژمێر کارەبای هەبێت کۆمەڵک پرسیارت بۆ خوێنمە و دواتر بەڕێزت کاتت ئەیەمێکە وەڵامی سەرجەمیان بیتەوە بەشداربوویەکی کە ئەڵێ ئایا لەلایەنی کەتی و پارتی و وەزارەتی کارەبای ئێستا هیچ گرفتێکی بۆ دروست ئەکرێت ڕێواز حەمید ئەڵێ لەو کاتێک کە گرتو وەزارەتی کارەبای وەرگرتووە
ئەتوانین بڵین کە کارەبا زۆر کەمی کردووە. ئەمە خەتای وەزارەتی کارەبا خۆیەتی ناتوانێت بەڕووی بێت یا خودت خەتای هەردوو حیزبی دەسەڵاتە کەمە جۆرێکە لە سیاست بەرامبەر بە یەکگرتوو بەکاری ئەهێنن. بەشداربێکی کەمان ئەڵێت ئێمە لەگەڵ ئەوەی کە کارەبای ڕئیسیمان نییە، کارەبای مۆلیدەژ نادرێت بە هاوڵاتیان لە جۆرێک لە بارودۆخێک داین کە هیچ بەرپرسێکی ئەم وڵاتە ناتوانێت بەو جۆرە بژی کە ئێمەی تیاین. فەرموو. ئێمە وەختی ئەم وەزارەتەمان وەرگرتووە پلانمان داناوە بۆ چارەسەرکردنی هەموو کێشە و گرفتەکان. من لە ڕۆژی 18 کە سوێندم خوارد بۆ شەوەکەی پلانی خۆمان لە کەناڵەکانی ڕاگەیاندن بڵاو کردەوە. دەتوانم هەمووی لە یەک ئامانجا کورتی کەمەوە لە ماوەی ئەم 4 ساڵەدا ئێمە کارەبایەکی بەردەوام بۆ هەموو هاوبەشان و هاوڵاتیان دابین بکەین. ئەوە بەرنامەی ئێمەیە لە پێناوی ئەدا کۆمەڵێک پرۆژەمان هەیە جێبەجێ بکەین. و ئەمە من باسم کرد کە ڕوونکردنەوەی پێویستمدا لەبەر ئەوە هیچ کەس ناتوانێت گرفت بۆ ئێمە دروست بکەوە گرفتیشیان دروست نەکردووە. ئێمە خۆمان ئیدارەی وەزارەتی کارەبا ئەکەین و لە نزیکەوە ئاگامان لە کێشە و گرفتیەکانیەتی ئەوە بوو کە لە سەرەتای بەرنامەکە باسم کرد. کارەبا پێش ئەوەی بە 3-4 هەفتە پێش ئەوەی یەکگرتوو وەزارەتی کارەبا وەربگرێ کەمبوونەوەی کارەبا دەستی پێکرده بوو. چەندان کەس ئەیاوت کارەبا کەم بۆتەوە ئێستا یەکگرتوو وەری نەگرتووە. باسم لەوەیە لە وەختێکە ئێمە کارەبامان وەرگر مانجی حەوت بوو، ڕەمەزان بوو، خوا زۆر بوو لەسەری هەموو ساڵێک لە مانجی 7 و 8 کە خوا زۆر دەبێت لەسەر کارەبا گەرما ئەبێ خەڵک پێویستی بە فێنکەرەوەی زیاترە لۆت زۆرە بێت لەوێ ئەو نەقسە ڕوو ئەدات. من ڕوونم کردەوە ئەجینا ئێمە ئەگەر لە مانجی 3 کارەبامان وەرگرتە بە 24 ساعات ئەبوو ئەیان گوت وەڵای یەکگرتوو کارەبای چاک کردووە. بەڵام چی بکەین حکوومەتەکە 7 مانگ دوای کەوتە ڕەمەزان و گەرما لەو کاتە خواز لەسەر کارەبا زۆر بوو. ئەمە ئەجینا کەس نەگرفتی دروست کردووە نە خەتاکەش ئەخینە سەرکەز. مۆلیدە ئەهلیەکان بەڕاستی ئەوانیش ئێمە سوپاسیانەکەین کە هاوکاریمان ئەکەن بۆ دابینکردنی کارەبا. ئەوانیش پێویستیان بەوە هەیە کە گازواییان بۆ دابین بکرێت لەوانەیە گلەیی هەبێ وەکو پێویست نەتواندرێ سوتەمەنیان بۆ دابین بکرێت. ئێمە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی سامانە دروشتیەکان چونکە ئەوان لایانی پەیوەندیدارن لە دابینکردنی سوتەمەنی بۆ مۆلیدە ئەهلیەکان و هەتا بۆ وێزگەکانی بەرهەمێنانی کارەباش. ئێمە لە هەماهەنگی و پەیوەندی بەردەوامی تاوەکو بتوانین سوتەمەنیان بۆ دابین بکەین و کێشەی مۆلیدە ئەهلیەکانیش چارەسەر بکەین. بەڵێ دکتۆر بینە سەر ئەو مەسەلەی مۆلیدە ئەهلیەکان. ئێوە کاتێکی دیاریکراوتان داناوە بۆ خاوەن مۆلیدەکان کە دەبێ پابند بن بۆی ئەوەندە کاتژمێر کارەبا بدەنە هاوڵاتیان، چونکە کۆمەڵک خاوەن مۆلیدەمان دواندووە دەڵێن حکوومەتی هەرێم وەزارەتی کارەبا هیچ هاوکاریەکمان ناکات تا ئێمە پابند بین بەو کاتی کە بۆمان دانێن. ئەگەر بکرێ ئەمەمان بۆ ڕوون بکەیتەوە. مۆلیدە ئەهلیەکان لە هەر 3 پارێزگاکانی هەرێمی کوردستان لیژنەی مۆلیدە ئەهلیەکان هەیە کە لەوێەوە سەرپەرشتی ئەکرێن و حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێی وەزارەتی سامانە سروشتیەکان گازوائیلیان بۆ دابین ئەکات بە گوێرەی ئەو کاتژمێرانەی کە کارەبا ئەدەن بە هاوڵاتیان. ئێمە کە وەختێ بەرنامەی مانگێکدا ئەنین لە دوایی تەنسیق ئەکرێ لە ڕێگای کۆنتترۆلی ناوەندی و کۆنتترۆلی هەر 3 شارەکانی سلێمانی و هەولێر و دوهۆک لەگەڵ مۆلیدە ئەهلیەکان کە ئێمە بۆ نمونە ئەتوانین 20 ساعات کارەبای نیشتیمانی بدەین، پێویستە ئێوە 4 ساعات کارەبای مۆلیدە بدەن. پێش وەخت پێش ئەم هەماهەنگیە ئەکرێت و ئەوان ئاگادارەکرێتەوە کە ئێمە چەند کارەبا ئەدەین ئەوان چەند کارەبا بدەن. ئەوە هەماهەنگی هەیە. بەڵام وەکو گوتم جاری وایە شتی بە پەلە ڕوئەدات وحدەیەک لە کار دەرەچێ یان خواست زۆرە بێ ئەمە گرفت دروستەکات. بۆیە پێویستە مۆلیدە ئەهلیەکان پێشیانەوترێت چ سعاتێک ئەبێ ئێوە بیدەن و چ سعاتێکیش چماوەیەکیش کارەبای نیشتیمانی ئەدرێت. ئەم هەماهەنگیە هەیە بە شێوەیەکی بەرنامە داڕێژراو. بەڵام لەوانەیە گرفت لە هێندێک ناوچە دروست ببێت وەکو گوتم بەوەی خەلەل لە کارەبا بۆدان وەزارەتی کارەبا هاوکاریان ناکات لە پێدانی گاز بێت لە پێدانی ئەو پێداویستیانی کە ئەوان ئەبنە هۆکار بۆ دابینکردنی کارەبای پێویست بۆ هاوڵاتیان. ئەمەمان بۆ ڕوون بکەیتەوە دکتۆر. مۆلیدە ئەهلیەکان سەر بە وەزارەتی کارەبا نین. لە وەزارەتی کارەبا بەڕێوەبەرایەتیەک و بەشێک نییە ناوی مۆلیدە ئەهلیەکان بێ. مۆلیدە ئەهلیەکان لەلایەن پارێزگاکانەوە بەڕێوە ئەبرێن و دابینکردنی سوتەمەنیش هەر
سەر بە وەزارەتی کارەبا نییە دابینکردنی سوتەمەنی بۆ مۆلیدە ئەهلیەکان و بۆ بە وێزگەکانی بەرهەمهێنانی کارەبا کە کارەبا ئەدەنە وەزارەتی کارەبا هەمووی سەر بە وەزارەتی سامانە سروشتیەکانە گرێبەستەکە لەگەڵ ئەو کراوە ئەوانیش لە هەوڵی بەردەوامدان ئێمە لە هەماهەنگی و پەیوەندی بەردەوام داین تا لە ڕێگەی وەزارەتی سامانە سروشتیەکان سوتەمەنی دابین بکەین بۆیان بەڵام نابێ ئەوەمان لەبیر چێ بەهۆی ئەم شەڕ و بارەنا هەموارەی هات بەسەر هەرێمی کوردستاندا کێشەی سوتەمەنی لە هێندێک شوێن دروست بوو ئێمە لە هێندێک شوێن سوتەمەنیمان بۆ ئەهات کەوتە دەستی داعش و هێندێک شوێنی تر سوتەمەنیە هات نەتواندرا بێت و ڕێگاکانی نقلکردنی سوتەمەنی گرفتی بۆ دروست بوو هەموو ئەوانە کاریگەری کرد لەسەر ئەوەی کە وەکو پێویست وەکو بەرنامە بۆ دانراو نەتواندرێت سوتەمەنی پێویست و لە کاتی خۆیدا بۆ مۆلیدە ئەهلیەکان دابین بکرێت تەنانەت حتا بۆ وێزگەکانی بەرهەمهێنانیش دابین بکرێت هەموو ئەوە پەیوەندی هەبوو بەو بارودۆخەنە هەموارە و لە ناکاوەی کە ئێستا بەسەر هەرێمی کوردستان داهاتووە ئێمە هیوادارین لە ماوەیەکی کەمی داهاتوودا ئەم بارودۆخە بڕوە هەموو شتەکان بچنەوە شوێنی خۆی. بەڵێ دکتۆر بەڕێستان ئاماژەتان بۆ یادکەلانی کەم وەزارەتی کارەبا بە شێوەیەکی گشتی 20 کاتژمێر کارەبا داتە هاوڵاتیان بەڵام ئێستا هاوڵاتی هەیە پەیوەندی بە ئێمەوە کا دەڵێ لە کۆی 24 کاتژمێرەکە 7 کاتژمێر کارەبامان هەیە هەندێکیانەڵە 5 کاتژمێر کارەبامان هەیە ئێوە تا چەند ئاگاداری ئەمن؟ وەڵی من بەدەیان و دەتوانم بڵێم بە سەدان تەلەفۆنم بۆ دێ هاوڵاتیان تەلەفۆنم بۆکەن مەسجم بۆ ئەنێرن ئیمێڵم بۆ ئەنێرن لە فەیسبوک ملاحەزاتیان ئەنێرن سەیری ئەەکەم هەمووی ئەپرسمەوە لەوەی بەڵام پێم وانییە لە هیچ شوێنێک 5 سعاتیان 7 سعات کارەبای نیشتیمانی هەبێت مەگەر لە هێندێک شوێن هەیە لەو قەریە تازانە لەو ستیە تازانەی کە کراوە ئەمەش کە نەتواندراوە کارەبا لەو شوێنانە وەکو پێویست بدرێت وەکو پێویستە ئەو ڕوونکردنەوەیش بدەم وەکو بۆ نمونە شاری زەیتون لە هەولێر پێویستە لەسەر بۆ بەرهێنەر لەوێ ئیلتیزاماتی خۆی لە ڕووی کارەباوە جێوەجێ بکات بۆ نمونە وێزگەیەک دابنێت و تۆڕی کارەبا لە ناو شارەکە دابین بکات ئەوەی لەسەر وەزارەتی کارەبایە مەزدەرەکەی بداتی تاقەی بدات بەڵام بەداخەوە زۆرێک لەو قەریانە و لەو ستیە تازانەی کە کێشەی کارەبایانەوەیە ئەوەیە بەرهەمهێنەر نەیتوانیوە پابەنبوونی خۆی و ئیلتیزاماتی خۆی لە ڕووی کارەباوە جێبەجێ بکات ئێستا گرفتەکەی فرێداوەتە سەر وەزارەتی کارەبا ئەوانیش گرێبەستیان لەگەڵ دەستەی وەبەرهێنان کردووە باسەکەم لەوەیە ئەو ڕوونکردنەوانە احتیمالە لە هێندێک شوێن بەس ئەوەش چارەسەر کراوە ئەگەر ئێمە 6 سعات کارەبای نیشتیمان بدرێ مۆلیدە لەوێ هەیە کارەبای ئەدات هێندێک شوێنیشمان چارەسەر کردووە ئەوەنەی بوو بێت دابشمان کردووە بەسەر هەوڵاتیانێ بەڵام بە شێوەیەکی گشتی کارەبا ئەبێ 20 سعات بدرێ بە هاوڵاتیان ئەوەی تریش مۆلیدەی ئەهلی بیلێت خەلەل دروستە بێ بەڵێ خەلەل دروستە بێت چونکە مەشاکل دروستە بێ مەحاویلە ئەسووتێ وحدەی بەرهەمهێنەر لە کار دەرەچێت ئەمانە هەمووی ڕاستە لە هێندکەواتە ئەگەر بێت و خاوەن مۆلیدەیە کەمتر لەو کاتی کە بۆی دابین کراوە کارەبا بە هاوڵاتیان بدا ئێوە لیژنەتان هەیە کە بە دوواداچوون بکات بۆ ئەو کێشانە و هەروەها بۆ کارەبای نیشتیمانەکەش بە هەمان شێوە ئەگەر لە وێزگەیەک لە محەتەیەک کەمتر لەو کاتی کە ئێوە بۆتانداناوە کارەبای نیشتیمانی با بە هاوڵاتیان بە هەمان شێوە ئێوە بە دوواداچوونی بۆکەن لێپرسینەوەی لەگەڵاکەن بەنسبەت مۆلیدە ئەهلیەکان ئێمە چونکە سەر بە وەزارەتی کارەبانین ئەوان لە پارێزگاکان بە دوواداچوونەکەن بۆ هەر کەم و کورتێک لەوێ هەبێت بەنسبەت کارەبای نیشتیمانی لە هەر شوێنێک گرفتێک هەبێت بێگومان ئێمە بە دوواداچوونی بۆەکەین لە ڕێگای لایەنە پەیوەندیدارەکان لە ڕێگای کۆنتترۆلی ناوەندی هەرێمی کوردستان لە ڕێگای کۆنتترۆلی هەرسێ پارێزگاکان پێویستە ئەوەش بوونکەینەوە بۆ بینەران و هاوڵاتیانی خۆشەویست ئێستا تۆڕی کارەبای هەرێمی کوردستان سەرتاسەریە هەمووی بەیەکەوەیە هەوڵمانداوە دابینکردنی کارەبا لە هەموو کوردستانە بە شێوەیەکی یەکسان بێت نەک لە شوێنێک زۆر بێت و لە شوێنێک کەم بێت ئللا ئەگەر خەلەلێک ڕوودا لە شوێنێک بۆیە ئێمە لە هەر شوێن پێمانەڵێن بە دوواداچوون بۆ ئەو شوێنە ئەەکەین کاتە دکتۆر لە میانی گفتوگۆکەمانە زۆر باسمان لەوە کردکە
لەبەرەوەی کە خوا زۆرە پلەی گەرما بەرز بۆتەوانێ بارودۆخێکی جیاوازتر لە جاران ڕووی لە هەرێمی کوردستان کردووە هاوڵاتێکی زۆر کارەبا بەکارەهێنن ئێوە وێزگەی پێویستانی ئەمانە هەموو هۆکارن بۆ کەمبوونەوەی کارەبای نیشتیمانی بەڵام ئەگەر تۆزێک گورتر سەیری واقعەکە بکرێت دەوترێت کە لەگەڵ ئەوەی کە هاوڵاتیانی ئێمەش زیاد لە پێویستی خۆیان کارەبا بەکارێنن بۆ نمونە ئەگەر لە ژوورێک دانیشن سپلیتی سەرجەم ژوورەکانی تری ماڵەکەیان ئەکەنەوە بۆ نمونە بە ڕۆژی ڕووناک ئەتوانی سەیری ماڵام بکەیت کە 10 بۆ 12 گڵۆپیان داگیرسانەوە کەواتە بۆ حکوومەتی هەرێم وەزارەتی کارەبا نایەت بڵێن بە دوواداچوونێکی جدی بکاتیان نرخی کارەبا بە جۆرێک بەرز بکاتەوە کە هاوڵاتیان لە پێویستی خۆیان زیاتر بەکار نەهێنن بەڵام لەگەڵ ئەوەشە کارگەمان هەیە دام و دەستگای حکومیمان هەیە کە هێندەی 5 گەڕێکی پارێزگایە کارەبا بەکارێن بەڵام پارەی کارەبای لێوەرناگیرێ بۆ ئێوە ئەم بە دوواداچوونانە ناکەن. ئێمە لەوەتی دەست بەکار بووین کێشەکانمان دەست نیشان کردووە بە دوواداچوونیشمان بۆی کردووە تەجاوزات بەداخەوە دەتوانم بڵێم 130 بۆ 35 تەجاوز لەسەر کارەبا هەیە بەداخەوە دزینی کارەبا زۆرە کە ئەوە ئێمە لیژنەمان هەیە بە دوواداچوون بۆ هەموو ئەوانە ئەەکەین تەجاوز لەسەر کارەبا غەرامەیەکی 30,000 دیناری بۆ دانراوە ئێمە داوا ئەەکەین لە پەرلەمانی کوردستان هەل لە ڕێی کەناڵەکەی ئێوەشەوە و لە ئینشاڵە لە داهاتووشدا بە شێوەیەکی فەرمی ئەو داوا ئەەکەین کە تەجاوز لەسەر کارەبا وەکو تاوان سەیری بکرێت چونکە کارەبا سامانێکی نیشتیمانیە پەیوەندی بە هەموو هاوڵەتیانەوە هەیە وەکو لە هێندێک وڵات دزینی کارەبا 6 مانگ تا 3 ساڵ حکمی ئەدرێت بەڵام بەداخەوە ئەمە لێرە نییە وەکو غەرامەیەکی 30,000 کابرا تەجاوزەکەی ئەبڕون دوایی کە تیمەکە ڕۆی جارێتتر تەجاوزەکە ئەکاتەوە بەنیسبەت بە کارهێنانی کارەبا ئێمە هەوڵمانداوە هۆشیاری بدەین بە هاوڵاتیان کارەبا بەکار بهێنن و ئێمە داوایان لێ ئەەکەین لەم وەرزەدا کە خواست زۆرە لەسەر کارەبا هەر هیچ نەبێ وەکو هاوکاریەک بۆ ئاوارەکان هەر ماڵێک دەتوانێت چەند گڵۆپێک بکوژێنێتەوە سپلیتەکەوتەرەوەیکە ئاماژتان ئەگەر هەڵە ژماری کەوتت لە 135 کارەبای نیشتیمانی بە شێوازێکی تەجاوز و سەرپێچی ئەڕوا بۆ هاوڵاتیان بە فیرۆ ئەچێت لۆسسی تەبیعی 10 تا 12 بە فیرۆچوونی ئاسایی بەڵام لێرە 100 بە تەجاوز و بە لۆسس لە حدودی 130 تا 35 هەیە کە ئەمە ژمارەیەکی زۆرە ئەبێت چارەسەری بۆ بکەین بەکارهێنانیش ینی هاوڵاتیان پێویستە هاوکار بن من داوایان لێ یەکەم کە لەبەر خاتری ئاوارەکانیش بێ هەر ماڵەیەک چەند گڵۆپێک بکوژێنێتەوە ئامێرێکی فێنکەرەوە بکوژێنێتەوە تەنها لەو شوێنەی کە لێی دانیشتووە بەکاری بهێنێت و نرخی کارەباش یەکێکە لەوانە کە من پێویستە لێرە ڕوونکردنەوە بدەم کارەبا حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە من مەصارفی کارەبای 2013 لەبەردەستە 2 ملیار و 780 ملیۆن دۆلار مەصرفی حکوومەتی هەرێمی کوردستان بووە لە ساڵی 2013 دەعم ئەکرێ ئەم سعرەی کە ئێستا کارەبا بەم سعرەی کە ئەفرۆشێ بە هاوڵاتیان 177 لەلایەن حکوومەتی هەرێمەوە دەعم ئەکرێت بۆیە ئەو سعرەیە ئەوەی کە پێی بەرهەم دەهێنرێ زۆر کەمترە لەوەی کە ئەفرۆشێ بە هاوڵاتیان داوایەکی زۆر هەیە کە ئێمە ئەو سعرە زیاد بکەین بەڵام سعرەکە چەند ئاستێکی هەیە 450 وحدەی یەکەم کە بە 15 دینارە بۆ ئەو هاوڵاتیانەی کەم دەرامەت و هەژارن 450 دووهەم بە 20 دینارە ئەنجا ئەبێتە 35 دینار 75 دینار 100 دینار وها کەزا هەوڵ دراوە تا زۆرتر کارەبا بەکار بێنرێ نرخەکەی بەرزتر بێت ئەوەش بەڕاستی بەگشتی ئەمەوێ بڵێم چۆن ئەبێ لە ڕووی بەرهەمهێنانی کارەبا ئاستەکەی زیاد بکرێ وێزگەی تازە بخرێتە بەرهەم لەو سەریشەوە بەکارهێنانی کارەبا ڕێک بخرێتەوە ئێمە ئەکرێ لە ڕێگای پرۆژەی سمارت میتەر کە پرۆژەیەکی گرنگ و ستراتیژیە لە کابینەی پێشوش ئیشی لەسەر کراوە هەوڵ بدەین ئەم پرۆژە بخەینە بواری جێبەجێکردن تاوەکو بەکارهێنانی کارەبا ڕێک بخەین بەو شێوەیە کە بە فیڕۆچوون نەهێڵێت هەر هاوڵاتێک و هاوبەشێک پارەی نەدا بە شێوەیەکی ئۆنلاین تۆ کارەباکەی ببڕیتە ئەو کاتە کارەباکە ئەدات بۆیە ئەوەی چێکە لە پرۆژەکانی ئێمە کە ئینشاءڵڵا هەوڵ دەدەین لە ماوەی 4 ساڵەدا جێبەجێ بکەین کارگەکانیش ئەوەش بەڕاستی لەگەڵ ئەوەش بڵێم کارگەکان کارەبایەکی زۆر سەرفەکەن بەڵام گرێبەستی کارگەکان لەگەڵ دەستەی وەبەرهێنان کراوە لە یاسای دەستەی وەبەرهێنانە هەر پرۆژەیەکی سناعی بێت تیجاری بێ کشتتوکاڵی بێت بۆ ئەوەی کە تەنمێ بدا بە هەرێمی کوردستان کارەبای بەردەوامی بۆ دابین بکرێت ئەمەش پێم وایە ئەبێ بە دوواداچوون و
پێداچوونەوەی پێدا بکرێت چونکە ئەو کارگەیە استثماریە و پارە پێەکە ئایا ناکرێت بۆ خۆی وێزگەیەکی بەرهەمهێنان دابنێت خۆی کارەبا بۆ خۆی تەوفیر بکە سەدان مێگا بۆ ئەم کارگانە ئەچرێت کە بەڕاستی ئەوە جێگای ئەوەیە کە پێداچوونەوە بەو بابەتەشا بکرێت ئێوە لەلایەن لە کاتێکدا کە ئێمە هاوڵاتیان پێویستمان بەو کارەبا هەیە ئێوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە سەتا چەندی بودجەتان بۆ دابین کراوە وەزارەتی کارەبا خۆشی لە ئەساسا لە سەتا چەندی پێویستە طبعا ئەوە بەشی پلاندانان لە وەزارەتی کارەبا هەموو ئەو تەفسیلی دیاری کردووە وەکو گوتم حکوومەتی هەرێمی کوردستان درێغی نەکردووە لە سەرفکردنی بودجە بۆ هەرێمی من بەژمارە ئەمەوێت دکتۆر خۆی لە سەدا چەندتان بۆ دیاری کراوە ساڵانە و خۆشتان چەندتان پێویستە ئەگەر بەژمارە پێمان بڵێ ئەم ساڵ لەبەر ئەوەی بودجە نەهاتۆ بۆ هەرێمی کوردستان هیچ جۆرە بودجەیەک بۆ ئێمە و بۆ وەزارەتەکانی تریش پێم وابێ دیاری نەکراوە تەنانەت پارەی هاوبەشانی کارەبا کە پێویست بوو بگەڕێتەوە بۆ ئێمە لەبەر ئەم بارودۆخەنە هەموارە هەمووی ئەچێتە وەزارەتی دارایی ئەبێتە بودجە بۆ فەرمانبەران لە کاتێکدا کە هەتا مانگی ئەم ساڵ 244 ملیار دینار قەرزی وەزارەتی کارەبایە لەسەر حکوومەت و لەسەر هاوڵاتیان و بەشداربووانی کارەبا کە 133 ملیاری لەسەر دەوایری حکوومەتە 113 ملیاریشی لەسەر هاوڵاتیانە ئەمە تا مانگی 4 ئێستا مانگی هەشتا ئەم ژمارەیە دوو ئەوەنەی لێ هاتووە بۆیە ئێمە ئێستا نە دینارێک و نە دۆلارێک بودجە لە بەردەستی وەزارەتی کارەبانیە تەنانەت ئێمە کێشەکانی ڕۆژانەی کارەبای پێچاک بکەین و وێزگەیەک ئەسووتی ئێمە چاچی بکەینەوە مەحاویلەیەک ئەسووتی ئێمە چاچی بکەینەوە بۆیە ئێمە ئێستا هیچ جۆرە بودجەیەکمان لە بەردەست نییە تەنانەت بۆ چارەسەرکردنی ئەو کێشە سادە و ساکارانی کە ڕۆژانە ڕوئەدا لە کاتە دکتۆر ئەو داهاتی کە وەزارەتی کارەبا دەستێکەوێ هەم لە کارەبای کە ئەدرێ بە هاوڵاتیان لە شوێنە گشتیەکان لە شوێنە بازرگانیەکان هێندەی ئەو داهاتە نییە کە حکوومەت پێویستە لەسەری بۆ وەزارەتی کارەبای دابین بکات یعنی ژمارەکە لێک و نزیکە یان داهاتەکە ئەوەندەی ئەوە نییە کە پێویستە پارەتان بۆ دابین بکرێ ئەگەر بە شێوەیەکی تەواو 100% هەموو داهاتەکە کۆ بکرێتەوە بڕێکی باشە بەڵام هەر ناگاتە ئەو ئاستەی کە ئەوەی کە سەرفەکرێ لە بەرهەمهێنانی کارەبا ئەگەر بۆ ماڕووکەوتە مەبەستە چی ئەگەر بێت و 100% بە شێوەیەکی گشتی ینی بۆتان کۆ بکرێتەوە مەبەستەکەت لە چیە ینی سەرجەم داهاتەکە ناگاتە دەستیەوە مەبەستم لەوەیە کە نەخێر مەبەستم لەوەیە کە هێند زۆرێک لە هاوبەشانی کارەبا پارە کارەبا نادەن سعاتیان داننەوە لە ماڵ کارەبا بەدزی بردویانە ئەنج ئەوەشی کە وەرەقەی کارەبای بوو ئەچێ ئەویش بەشێکی زۆری نایدا بە تایبەتی دەوایرە حکومیەکان من وتم تا مانگی چواری ئەم ساڵ 244 میلیار دینار قەرزی وەزارەتی کارەبایە لەسەر هاوبەشەکانی بە حکوومەت و بە هاوڵاتیان ئێستا کە مانگی هەشتا بۆتە نزیکەی 500 میلیار دینار بەڵام لەگەڵ ئەوەشە ئەوەی کە سەرف ئەکرێ لەسەر بەرهەمهێنانی کارەبا زۆر زیاترە لەوەی کە دێتە دەست ئەوە ئەمەش بەڕاستی ئەبێ بۆ پلانی ستراتیژی لە داهاتوودا ئەمەش چارەسەر بکرێت کەواتە دکتۆر حکوومەت زۆر قەرزارەیان هاوڵاتی زیاتر قەرزارە ئەوەشی کە دێتە دەستی دکتۆر کەواتە حکوومەت زۆر قەرزارەیان هاوڵاتی زیاتر قەرزارە قەرزمان لەسەر دەوایری حکوومەت تا مانگی چواری ئەم ساڵ بریتە لە 133 میلیار دینار قەرزی وەزارەتی کارەباش لەسەر هاوڵاتیان 113 میلیارە واتە قەرزمان لەسەر دەوایری حکوومەت زۆرترە تا لەسەر هاوڵاتیان بەڵێ دکتۆر بینە سەر چارەسەر لە میانی گفتوگۆکەمانە کۆمەڵێک تێبینیم کرد لە قسەکانی بەڕێستا بوون منە وێزگەی پێویستە نیمانە خواستی هاوڵاتیانە زۆرە دەبێ هەندێک خاوەنکارمان هەیە کارەبای 24 کاتژمێریان بۆ دابین کراوە کە نابێت دوابێت کۆمەڵە پرۆژە هەیە لەبەری خزمی فڵانە دەبێت کارەباکەی بەو جۆرە بێت ئەمانە هەمووی پێویستە و دەبێ وای لێ بکرێ کەواتە ئێوە لە کۆبوونەوەی خۆتانە هەفتانە لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ ئەم قسانە ناکەن ئەوە توی وەزیری کارەبایت و چاوت بە بەرپرسان نەکەوێت من ئەم پرسیارم لەدڵایە چۆن بیگەن مادەم تۆ کۆبوونەوەی هەفتانەت هەیە لە مانگی یەکەمە بۆ دەستان پێ نەکرێت بۆ ئێستا دڵی دەبوایە و دەبوو لەبری ئەوەی بڵێیت کە ئەوەندەشتمان چارەسەر کردو و ئەمەشمان ماوە چارەسەریەکەین
خودچەخان ئێمە ئەمڕۆ 2 مانگە دەست بەکار بوون ئەو 2 مانگەش کە دەست بەکار بووین وەکو گوتم بەهۆی نەبوونی بووجە بەهۆی تێکچوونی بارودۆخی ئەمنی هەرێمی کوردستان بەهۆی هێرشەکانی داعش بۆ سەر سنوورەکانی هەرێمی کوردستان بەهۆی ئەوەی کە ئەم هەموو گرفتە زۆر بووە بەهۆی ئەو هەموو ئاوارە کە هاتووە ئێمە تەنها توانیمانە ئەم کێشانە چارەسەر بکەین پلانمان هەیە وەکو گوتم ئێمە لە کۆبوونەوەی یەکەمی ئەنجومەنی وەزیران ئەم ڕوونکردنەوانەمان داوە لە هەموو کۆبوونەوەکانیش لە باسی کارەبادا ئێمە ڕوونکردنەوەی پێویست ئەدەین کێشەکانی کارەبا ئەخەینە بەردەستی بەڕێزان جەنابی سەرۆکی ئەنجومەن و وەزیرە بەڕێزەکان و چارەسەریش پێشکەش ئەەکەین بەڵام وەکو گوتم ئێمە وەختی ئەڵێ من چارەسەری ئەمە ئەەکەم ئەبێ وێزگەیەکی بەرهەمهێنان بخەیتە ئیش یان دای بمەزرێنیت ئەوەی کە ئێستا لە قۆناغی کۆتاین ئێمە هەوڵەدەین زوو بەگەڕیان خین ئەگەر وێزگەی تریش دابنێ ئەمڕۆ دەست بکە بە دامەزراندنی وێزگەیەکی بەرهەمێنان 2 ساڵی پێ ئەچێت تا تۆ تەواوی ئەەکەیت بۆیە ئێستا ئەوەی کە هەیە ئێمە ئیدارەی ئەو مێگاواتە ئەەکەین کە لە بەردەستمان بووە تۆ ئێستا ئەگەر بڕیار بدەیت لە چارەسەرەکە ئەوە نییە بڵێ وڵا بە تەلەفۆنێک کارەبا زیاتەکەم یان کەمی یەکەم من ڕوونکردنەوەم بۆدا ئەبێ وێزگەی بەرهەمێنان زیاتردا بمەزرێنێت وێزگەی گۆڕیندا بمەزرێنیت کە بۆ ڤۆڵتەی بەرز بیگۆڕێت بۆ ڤۆڵتەی نزم هێڵەکانی گواستنەوەی کارەبا فراوانتر بکەیت هێڵی 400 کەیفی دابن هەموو ئەوانە هەم ماوەی ئەوێت هەم بودجەیەکیشی ئەوێت ئەبێ بودجەکە دابین بکرێت و ماوەشمان لە بەردەستە هەبێت تا ئێمە بتوانین ئەم کێشانە چارەسەر بکەین لە بەرنامەمان هەیە کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە و ژمارەی زۆر پرسیارت بۆ هاتووە چەند پرسیارێکت بۆ خوێنمە و بەشی کۆتایی بەرنامەکە دانین بۆ پرسیارانی کە بۆ بەڕێستان هاتووە بەشداربوویەک ئەڵێ کۆمەڵێک پارە لەسەر هاوڵاتیان هەیە کە سرف کراوە و بەڵام بە هەڵە پارەکانیان بۆ هاتوتەوە وەزارەتی کارەبا تا چەند کاری لەسەر ئەمە کردووە کە ئەو پارەی بۆ هاوڵاتیان بگێڕێت و ئەو پارەیان لەسەر نەهێڵێت بەشداربوویەکی تر ئەڵێ لەوەتی ئەو بارودۆخە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە دەوترێت کە گوایە کارەبا ئێستا لە هەرێمەوە بۆ شاری مووسڵ ئەچێت بە حکومی ئەو بارودۆخە سیاسی کەتی کەوتووە ئەمە تا چەند ڕاستە بەشداربوویەکی تر دەڵێت ئەو کارەبایی کە ئێستا دەدرێت لەگەڵ ئەو پارەی کە هەیە یەک ناگرێتەوانێ بەنیازن کارەبا لەگەڵ ئەوی کە کەمی کرۆ پارەکەی کەم بکات یاخود کارەبا زیاد دەکرێ و لە بەرامبەرە پارەکەشی زیاد دەکرێ هەر هاوڵاتیەک بە هەڵا پارەی دابێت ئێمە ئەو کەیسەی بۆ چارەسەرەکەین لە ڕێگای ئەو بەڕێوەبەراتی وزەی فرۆشتنی وزە بەڵام ئەبێ بەڵگەی پێویستی لە بەردەستا بێت کە پارەی بە هەڵە داوە کارەبا ئێمە ئێستا کارەبا نادەین بە مووسڵ هەر لەو کاتێک کە مووسڵ داگیر کرا ئێمە ئەو بڕە کارەبایی کە ئەدرا بە مووسڵ بڕیمانە ئێستا هیچ کارەبایەک ناچێت بۆ مووسڵ تەنها ئێمە 200 مێگا کارەبا ئەدەینە کەرکووک کە تا ئێستا بەردەوامە نرخی کارەبا ئێمە تا ئێستا لەو بارەوە هیچ بڕیارێکمان نییە وە لە داهاتوودا ئەگەر پێویستی کرد ئێمە تاوتوێی ئەو خاڵش ئەەکەین کە ئایا نرخەکان وەکو خۆی بمێنێتەوە یان دەستکاری بکرێت ئەوە ئینشاءڵڵا لە داهاتوودا بڕیار لەو بارەوە ئەدەین. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر سەلاحەدین بابەکر وەزیری کارەبای هەرێم زۆر سپاس دەکەین کە ڕاستەوخۆ لە شاری هەولێرۆ لەگەڵمان بوویت زۆر سپاس بۆ سەرنج و گفتوگۆ و ڕوونکردنەوەکانت کاتێکی خۆش بۆ تۆ بەڵێ بەڕێزان دیوی دومی هەواڵ کۆتایی هات خواتان لەگەڵ